احتیکار. ئەم دەستەواژەیە ڕاستەوخۆ پەیوەندی بەو قۆڕەخکاری و شاردنەوە و دەست بەسەراگرتنەی بازاڕ و قوتی هاوڵاتیانەوە هەیە کە ئەچێتە دەستی بازرگان و کاسبکارانەوە. بەو مانایی هەلێکی دیاریکراو بقۆزێتەوە ئەو خواردنەوە پێداویستیانەی کە لەو کاتەدا داواکاریان زۆرتر لەسرە بشاردرێتەوە یاخود لە ڕووی خستنە بازاڕەوە کەمیان بکەیتەوە بۆ ئەوەی لەسەر هاوڵاتیان گران بێت. بەو شێوەیەش خەڵکێکی زۆر زیانیان بەرەکەوێت و لە بەرامبەریشدا خۆت قازانجێکی زۆر بکەیت. ئەمە بەر لەوەی شەرع بە ناپەسەندیدا بنێت لە ڕووی کۆمەڵاتیەوە جۆرێکە لە گەندەڵی و دزی، بەڵام دزیەک لە قوتی گشتی خەڵک کە ئەمە زۆر قورس ئەکەوێتەوە. شەرع زۆرینەی بنەماکانی لەسەر بەرژەوەندی گشتی دانێت، واتە لە شریعەتی ئیسلامدا ئەوەی پێیەگوترێ بەرژەوەندی گشتی لە بەرچاوە گیرێت. بەو مانایی ئەگەر بەرژەوەندی گشتی لە شتێکدا کەوتە مەترسیەوە لە پێناو بەرژەوەندی کەس و لایەنێک، ئەوە شەرع پەیوەندیە گشتیەکە تەبەنی ئەکات و حوکمی خۆی لەسەرەدات. بەم پێودانگەش احتیکارکردن دەست بەسەراگرتنی شتێکی گشتیە لە پێناو بەرژەوەندێکی تایبەتدا، بۆیە نابێت کەسی محتەکر چاوەڕێی ئەوە بکات کە تەرازوی حکومدانی شەرع بەلای ئەودا قورس بێت. ڕەنگە پرسیارێکی سادە نەبێت کە بگوترێت کۆمەڵگای ئێمە بەچی لە احتیکار و محتەکیرین پاکە بێتەوە، یاخود چۆن کۆمەڵگا بە پاچی ئەمێنێتەوە لە هەموو ئەو خەوشانی کە هەست و کردەوەی احتیکار دروستیەکات یان بارگاویەکات بە احتیکار. بەر لە هەموو شتێک هەست و ویژدانێکی پارە و بە ئیمان و زیندوو بەکارە بەرزەکانی ئیسلام بێت، چونکە احتیکار بەر لەوەی کردەوەیەک بێت و دەست و دەم و زمان ئەنجامی بات لە مێشک و دڵی ئینسانەکان وەک هەست و نەست ئەژی، واتە بەر لەوەی احتیکار تاوانێک بێت کە دەست ئەنجامێدات مرۆڤ لە ناوەوە نیەت و قەستەکانی خراپ و فاسید بووە. بۆیە پەروەردەکردنی دڵ و دەرونی ئینسان بەو پرانسیب و بنەما گرنگانی کە ئاین دایناوە بۆ ئەوەی مرۆڤێکی چاکە خواز و دوور لە احتیکارمان لێ دەربچێت لە خاڵە هەرە گرنگ و لە پێشەکانی ئەم ساتە وەختێ تاکو و کۆمەڵگا بە خاوێنی بهێڵێتەوە و مرۆڤەکانیش بە ئارامی لە تەنیشتی یەکەوە بژین. وابزانم احتیکار ئەوەندە ڕوون و ئاشکرایە پێویست بە پێناسە ناکە. احتیکار واتە گلدانەوەی کەلوپەل و خۆراک و هێشتنەوەی کاڵاکان لە کاتێکە کە خەڵک پێویستیان پێیەتی بۆ کاتێک کە نرخەکەی بچێتە سەرەوە بۆی بە نرخی زیاتر بفرۆشرێ. ئەمە عادەتێکی دێرینەی چاوچنۆکان و خەڵکانی خوانە ناز بووە. ئێستا کە ڕەوتێکی مەترسیداری بەخۆیەوە گرتووە، ئەگەر جاران احتیکارێکی جوزئی بوو بێ، ئێستا احتیکارەکان هەموو بوارەکانی گرتووەتەوە بۆ بە احتیکاری کولی. کۆمپانیا باڵا دەستەکان لە دنیاە، کۆمپانیا دەستڕۆیشتەکان لە ناو خۆدا، بازرگانە گەورەکان لەوانەوە اینجا بۆ بازرگانە بچووکەکان هەر کاتێک بینیان خەڵک پێویستی بە شتێکە یا پێشبینیەوە بکەن مەوسیم و وەرزی شتێکێتە پێشەوە، کاڵاکانی خۆیان لە گەنجینەکان هێڵنەوە بۆی خەڵک تەڵەبی لەسەر زۆرتر بێ، بۆی بە نرخێکی گرانتر بیفرۆشنەوە بە خەڵک. ئێستا تەنانەت بێجگە لە احتیکار و گلدانەوەی شتومەک و کاڵا و خواردەمەنی و پێداویستیەکان، گلدانەوەی سەرۆت و سامان، گلدانەوەی معریفە و زانست یەکێکە لە سیماکانی شارستانەتی نوێ لە غەربا ئەوە زۆر بە جوانی دەبینرێ. بەو پێناسێ احتیکار تەنها احتیکارێک لە اقتصادا لە بازرگانیە لە بازاڕە، احتیکارە لە معلومات و داتا و زانیاریەکانە، لە دەسەڵات و لە توانای سیاسیە، احتیکارە لە سەرچاوەکانی زانیاریە. بەو پێیکەوا شریعەتی پاکی ئیسلام شریعەتێکی گشتگیرە بۆ هەموو مرۆڤایەتی هاتووە، هەتا کۆتایی زەمانیش کەواتە ئەبێت لە هەموو کایەکانە قسەی هەبێت. ڕەنگە شریعەتەکان و دینەکانی تر لە زۆر شتا قسەیان نەکردوێت، بەڵام شریعەتی پاکی ئیسلام لەبەرەوەی کۆتا شریعەتەوە بۆ هەموو بەشەرێت هاتووە لە هەموو کایەکانی ژیانە قسەی هەیە و ئاراستەی هەیە و تەوجیه هەیە. احتیکار لە شەرعی پیرۆزی ئیسلامە کە لە بابی بەیع و معاملە و بازاڕ و شتکڕین و شتفرۆشت ناخۆی ئەبینێتەوە. زاناکان و مەزاهیبەکان هەریەکەی بە نەوەیەک تعریفی کردووە، بەڵام هەمویان لە یەک مەدارە ئەخولێنەوە، لە یەک خولگەیە ئەخولێنەوە کە ئەشنەوە سەر یەک قسە کە ئەوەیە بریتیە لە شاردنەوە و خەزنکردن و لابردن و کۆکردنەوەی خواردن بە تایبەتی، واتە قوت
ئەو شتانی کە قوتن لە بازارە بۆ ئەوەی کابرا بکەوێتە حاڵ سەیری تەڕەقوبی بازارکە سەیری بازارکە کەی گران بوو شتەکان بێنێتە دەرەوە ئەنجا بە گرانتر بیفرۆشێتەوە. ئەمە بە شێوەیەکی گشتی هەموو تعریفەکان لە دەوروبەری ئەمەیە ئەخوێنەوە. ئەنجا ئەم احتیکارە لە چی و چیدا ئەکرێ و چیدا ناکرێ دیارە زانایان سێ قسەیان هەیە. هەندێکیان ئەڵێن تەنها لە خواردنە ئەکرێ بە گوێرەی و حەدیثانی کە لەسەر خواردن هەیە. هەندێکیان ئەڵێن نەخێر ئەم احتیکار و بازار قۆڕخکردن و شاردنەوەی شتە لە دژنە مەخزن و گەنجینەکانە و ئەنجا لە کاتی گرانیا هێنانە دەرەوەیە لە خواردنیشە ئەکرێەوە لە لیباس و پۆشاک و جلوبەرگە ئەکرێ. قولی دووهەمیان قولی سێمان ئەڵێ لە خواردن و لە پۆشاک و لە شتی تریشە هەر شتێک بێتە مای ئەوەی تەزیقی و حرەجی و گرانی و گرانکڕین و زەحمەت بۆ خەڵکی پەیدا بکە ئەڵێن نەخێر ئەوە ئەچێتە بابی احتیکارەوە مادام خەڵکتیا زەرمەند بووە سعرەکەیان بەرز کردوێتەوە ئەم خواردنە کە شاراوەتەوە ئەم جلو پۆشاکە کە شاراوەتەوە ئەم شتانی کتر کە شاراوەتەوە مادام تەزەخمێکی پیا کردووە لەسەر خەڵک فشارێکی پەیدا کردووە لە ڕووی کڕینەوە ناتوانێت بیکڕێ گرانی کردووە ئەچێتە بابی احتیکارەوە و ئەچێتە ئەو قاڵبەوە. احتیکار واتە شاردنەوەی شتومەک بۆ بەرزبوونەوەی نرخ واتە قەتیسکردنی شتومەک بە تایبەتی خۆراک بۆ بەرزبوونەوەی نرخەکەی و فرۆشتنی بە نرخێکی گران. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم هۆشداری ئەدات ئەفەرمێ لا يحتكر إلا الخاطئ أفرمي أو كس تنها أو كس احتكارك أو شد لا يخوي قتي زكاة كبهلايات شو أجر بيه بورزقي دسكوي أو أخوي جولة طولي ليسيره چونكي أو كردارة لبيع وشيرادا لكرينو فروشتندا كرداري هلايو آزارداني خلقه إمام الشافعي رحمة الله عليه بديد بوتشوني وايك احتیکار واتە شاردنەوەی شت قەتیسکردنی شت بۆ بەرزبوونەوەی نرخی تەنها لە خۆراکی ئینسانەکانایە. بەڵام ڕەحمەتی خوا لە ئەبوو حەنیفە بێ ئەفەرمێ لە هەموو پێداویستێکی ئینسانەکانە و حتا لە خۆراکی حیواناتیشە قەتیسیکەی بۆی بەرز بێتەوە چونکی ئەوە ئازار و ناڕەحەتی بەدواوەیە و ئەو ئینسانە بە هەڵەیە چووە و هەڵەی کردووە واتە تاوانبارە و گوناهبارە. بێگومان دەستەواژە و چەمکی احتیکارێکێکە لەو دەستەواژانەی کە لە فقی ئیسلامی بە درێژایی مێژووی نووسینەوەی فقی ئیسلامی هاتووە و مامەڵەی لەگەڵا کراوە. احتیکار بە مانای قۆڕخکاری دێت واتە ئەو شتەی کە لە ڕۆژ و ساتە بەشێکە لە پێداویستیەکانی کۆمەلگا بە شێوەیەکی گشتی بەڵام خەڵکێک بە ڕێگای چاوچنۆکی و بازرگانی دەستی بەسەراگرن تا قۆناغێکی دیاریکرا و بە مەبەستی زیادکردنی نرخ و بەهاکەی لەسەر خەڵک کەواتە احتیکار بریتیە لە کردەی شاردنەوە و گرانکردنی پێداویستیەکانی ژیانی خەڵک بە شێوەیەکی گشتی. احتیکار لە زمانی عەرەبیە کەلیمەیەکە کە بەکارهاتوو بۆ کۆکردنەوە یان حەشاردان بە کوردی خۆمانیان حەشاردانی شت حەکر لە زمانی عەرەبیە بە ئاوێکە گوترێ الحەکر و یعنی ئاوێک کە کەم بێ کابرا کۆیەکاتۆ خەزنیەکە بۆی لە کاتی پێویستیا بەکاری بێنێ بۆ فڕۆ نەچێ. الحکرەت و حکرەش بە خواردنێکە گوترێت کە هەر لە زمانی عەرەبیە چونکە لە حەدیثیا لە فەرمودەی پێغەمبەر نەهی کرا لە حکرە ینی خواردنێک کە خەڵق پێویستیەتی بەڵام تۆ لەو کاتە نەیخێ بەردەستیان حەشاری بێ لە کاتێکە بۆی کە لە کاتی گرانیە پێیان بفرۆشیەوە ئەو پێێتی احتیکار. بۆیە زانەکان بە عام دوو ڕەیانەیە دەربارەی احتیکار دەربارەی حەشاردانی خواردن بەعزێکیانە فەرمون حەشاردان بەس بۆ خواردنە وەکو ئیمامی جورجانی و کۆمەڵێک لە ئیمامە گەورەکان و زانە گەورەکان ئیسلام ئەفەرمون احتیکار حەشاردان حەبسی طعام حەبس الطعامی خواردن گلدانەوەیە بۆکەی للغەلائی بۆ کاتێک کە سیعرەکەی گرانە بێ لەو کاتێک کە هەرزانە لە بازارە کە خەبەرە بیستن لەوانەیە نەمێنێ ئەوان خواردنەکە حەشارێن بەعزێک فەرمون بەس بۆ قوتە بەعزێ لە زانەکان قوت یعنی ئەوەی ئینسانی لەسەرژی وەکو مێوژ و خورما و گەنم و جۆ و ئەمانە بەڵام زۆربەی زانەکانە فەرمون هەموو جۆرە خواردنێک ئەچێتە ژێر قوتەوە هەموو جۆرە خواردنێک کە ئینسان پێویستی پێ بێ ئەوە ڕەئی یەکەم ڕەئی دووەمیانە فەرمون کۆمەڵێک لە زانانی ئیسلامە فەرمون احتیکار وەکو ئیمامی شەوکانیش هەر ڕەحمەتی خوای لێبێ و ڕەئی هەڵبژاردووە ئەفەرمێ احتیکار بۆ هەموو کەلوپەلێکە کە ئینسان پێویستی پێ بێ هەموو کەلوپەلێک لە بازاڕا کە ئینسان پێویستی پێ بێ کۆمەڵە خەڵک بیشارنەوە حەشاری بن
کۆمەڵە خەڵق لە کاتی هەرزانیە لە کاتێکا کە لە بازار زۆرە خەبەر ئەزانن خێرا کۆیەکەنەوە حەشاریان ئەنجا ماوەیەکی زۆر حەشاریان لە کاتی تنگانە لە کاتێک ئەزانن گران بووە ئەی هێنە دەرەوە بە خەڵقی فرۆشتن بە گران ئەو پێوتی احتیکار خۆی لە فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم چەندین فەرمودەمان هەیە یعنی زیاد لەوەی ئێمە تەسەووریەکەین پێغەمبەری خوا لە فەرمودەیەکە فەرمێ لا يحتكر إلا خاطئ لە شوێنێکی ترا فەرمێ هەر کەسێک احتیکار بکە خوای پەروەردگار دووچاری گولی و ئیفلاسیەکە معناوی احتیکار لە ڕووی شەرعیەوە ڕێی لێگیراوە بە هیچ شێوێ ڕێی پێ نەدراوە و دەسەڵاتی سیاسی واجبە لەسەری بە هەموو شێوێ ڕێگری لە احتیکار بکە کەش و هەوایەکی بازرگانی وا بەخۆڵقێنەیە کە کەس ڕێگەی احتیکاری پێ نەدرێ وشیاری خەڵکیش زۆر گرنگە لەو بارەوە یعنی ئێمە بە سێر ڕێگا توانین بەڵێ بە سێ ڕێگا توانین ڕێگری بکەین لە احتیکار بە زۆکو حکمی شەرعی احتیکار بە تاوانێکی ئابووری و بە ڕێگایەکی خراپ ناونووس کراوە ناوزەت کراوە و ئیمامی عومەر لە دەسەڵاتی خۆیان لە کاتی خلافەتی خۆیان بە توندوتیژی مامەڵی لەگەڵ ئەو کەسانە کردووە کە احتیکاریان کردووە یعنی ڕەنگە نەتوانێت تۆ بڵێ عقوبەیەکی دیاریکراو هەیە بۆ کەسی محتەکیرە زۆربەی عقوبەکان زیاتر عقوبەی ئوخرەوین بەڵام ڕێگرتن و دەستگرتنیشی هەیە یعنی کە هەستمان کرد کەسێک کاڵای پێویستی خەڵک گل ئەداتەوە و نایفرۆشێ ئەبێ ئیجراعاتی قانونی لەگەڵا بکرێ ئیجراعاتی شەرعی لەگەڵا بکرێ بەوەی کە یەکەم تەوجیه بکرێ ئینزار بکرێ وریا بکرێتەوە پاشان دەست بەسەر ماڵەکەیان بگیرێ و بە سیارێکی گونجاو بدرێ بە خەڵک هەموو ئەو ڕێگەیانە ئێمە لە فقی ئیسلامی و لە شەریعی ئیسلامیە هەمانە لە ڕووی شەرعەوە ئێمە لە ڕووی شەرعەوە لە دەلیلەکان و ئەڕوانی کە ئەبوو ئۆبامەی باهیلی ڕەزا ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ گوێم لێ و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ نهى رسول الله صلى الله عليه وسلم أن يحتكر الطعام گوێم لێ و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نهی ئەکرد لەوەی کەوا خواردن بشارێتەوە و احتیکار بکرێ و دوای خەڵک بێنێ بەگران لە بازاڕ بیفرۆشێ وە لە ڕیوایەتی موسلیمە هاتووە فەرمێ باسی محتەکیر ئەکا کەوا ئەفەرمێ لا يحتكر إلا خاطئ کەسێک احتیکار ناکە و بازار ناشارێتەوە ناشارێتەوە ئیلا کەسێکی هەڵەتکەر و گوناهکار و والحاصل ئیشارەتە بۆی کە گوناهێکی گەورەیە ئەمەی کەوا ئەکرێ لە چەند ڕیوایەتی تریشە هاتووە هەتا تەنانەت ئیمامی عومەر ڕەزا ڕەحمەتی خوای لێبێ کە هاتە دەرگای کەعبە ڕۆژێک تەماشا کرد خواردنێکی زۆر هەڵدرابەوە دوعای خێری کردوتیان ئەمە شێوتیان ئەمە خواردنە بۆیان هێناوین ئەویش دوعای خێری کرد بۆ ساحێبەکانی دوایوتیان ئەی ئیمامی عومەر ئەمە نیان هێناوە بە مەحز ڕەزای خۆیان ئەمە احتیکاریان کرۆ شاردویانەتەوە دوایی لیان سەرنووت و هێناویانەتەوە ئەویش لە جوابە فەرمی مادام وایە وەڵام من لە پێغەمبەرم بیست صلی الله عليه وسلم فەرمیێتی هەچ کەسێ خواردن لە خەڵک احتیکار بکە بشارێتەوە ئیلا کە ئەمرێت بە شێوەیەک ئەمرێت کە گەڕۆگول ئەبێت یاخود ئیفلاس ئەبێت هەموو ئەم بەڵگانە دلیل لەسەر ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەرگیز ڕێی پێ نەیاوە و بە خاتئ بە گوناهکار و بە تاوانکار ئەو کەسەی ناوێناوەکەوە احتیکارەکە قۆرخی بازاڕەکە و شتەکان ئەشارێتەوە لە مەخزن و لە گەنجینە و لە شوێنە تایبەتیەکانی خۆیانە بۆ ئەو کاتەی کە زەفەر بێنن بازار هیچی تیانە ئەو کاتە بێنە دەرەوە بە تایبەتیش لە مانگی ڕەمەزانە کە ئەبینی هەتا ڕۆژە پێش ڕەمەزان کیلۆیە شوتی بە 300-400 دینار و ئێستا بە 750 بە 1000 دینار عینی شوتیش هەروەکو خۆی لە بازارە کەمی نەکردووە ئەو خواردنانی کە زیایان کردووە هەندێک جار بە گوێرەی قاعدەی اقتصادی کە خواردنێ شتێک کەم ئەکات تەڵەبیش لەسەری زۆر ئەبێ گران ئەبێ بەڵام ئێستا بە پێچەوانەوە خواردنەکە زۆرە ڕستەکە زۆرە بەڵام سعرەکە بەرز بۆتەوە بۆچی بەرز بۆتەوە ئەبێ بڵێ چۆتە بابی ئەوەی کە خەڵکێک دەستی تێخستووە و تەحەکومی پێوەکە بە شێوەیەکی ناشەرە پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم رحم الله امرئا باع سمعه واشترى سمعه دعا کات پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ ڕەحمەتی تۆ خوایە لەسەر ئەو کەسانە بێ کە ئەفرۆشن بە ئاسانکاری و هەروەها ئەشکڕن بە ئاسانکاری واتە ئەوەی ئاسانکاریەکە بۆ فرۆشتن ئەوە احتیکار ناکە خواردن قەتیز ناکات بۆ ئەوەی نرخەکەی بەرز بێتەوە
لە ڕووی شەرعیەوە ئەمە تاوانێکی گەورەیە و پێغەمبەر صلی الله عليه وسلم دوعا بۆ ئەو کەسانە ئەکا کە ئاسانکاریەکەن ئەمە دژی ئاسانکاری ئەمە ناڕەحەتی ئەمە بارگرانی و قورسکردنی بازاڕە لەسەر خەڵک بە تایبەتی خەڵقی فەقیر و هەژار تاوانە و ئیثمە و ئەو ئینسانە بە هەڵەیە چووە و دوای 40 ڕۆژ لە هەندێک ئەثەرە هاتووە کە دوای 40 ڕۆژ خواردن قەتیسکە ئەبێتە هۆی گرانی بازار و ئازاری خەڵک بەر دوعای پێغەمبەرەکەوێ صلی الله عليه وسلم ئەگەر لە ڕەمەزانە بێت تاوانەکەی زیاتر لە ڕەمەزان بۆ لێ خۆشبوونە ڕەمەزان بۆ لێمبوردنە ڕەمەزان بۆ ناڕەحەتیکردنی خەڵک نییە و پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم المسلم من سلم المسلمون من يده ولسانه مسلمان ئەو کەسەیە کە مسلمانان لە دەست و زبانی سەلامەت بن ئایا ئەو تاجیرە ئایا ئەو فرۆشیاری کە ئاوا شتقەتی زەکات خەڵک لە دەست و لە زبانی سەلامەت نابێ و تاوانەکەی زیاترە چونکی پێغەمبەری خوا صلی الله عليه وعلى آله وسلم ئازاردانی ئینسانەکان و مسلمانانی هەمووی حرام کردو بێگومان احتیکار یەکێکە لەو کردانەی کە لە ڕووی شەرعیەوە ئەچێتە بابی منهیات یعنی یەکێکە لەو کردەوانەی کە شەرعی ئیسلام نەهی لێ کردووە بە شێوەیەکی گشتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە چەندین فەرمودەی جیاجیایە ئاماژەی کردووە یەکێک لەو فەرمودانە ئەفەرمێ ئینسانی محتەکر واتە کەسی مرۆڤی قۆرەخکار مخطئە یا لە جێگەیەکی تر ئەفەرمێ مەلعونە یان لە جێگەیەکی تر ئەفەرمێ کەسێکە یوضرب بالجذاذ والئفلاس تووشی گەڕی و ئیفمایە پوچی ئەبێ لە دەرنەتیژەیە کەواتە احتیکار بەگشتی کردەیەکی قەدەغەکراوە لە ڕوانگەی شەریعەتە و بە تایبەتی ئەگەر بکەوێتە ڕۆژگارێک کە مسلمانان زۆرتر و زیاتر پابەندیەکیان بۆ دروست ببێ بە جۆرێ لەو پێداویستیانەی ژیانی ڕۆژانەی خۆیان وەکو مانگی ڕەمەزانی پیرۆز بێگومان مانگی ڕەمەزانی پیرۆز ئەگەر ئێمە سەرنج بدەین لە حاڵی سەلەفی ئەم ئومەتە و لە خەڵکی دڵسۆز و خەمخۆر یا لە بازرگانی ڕازگۆ و وەفادار وتراوە حاڵی سەلەفی ئومەت لە مانگی ڕەمەزانی پیرۆزە کردویانەتە مانگی بەخشین و مانگی دەستکراوەیی و مانگی هەرزانی نەک ئەوەی بکرێتە مانگی ئیستیغلال و گرانکردنی مەواد و خۆراکی پێویستی لەسەر ژیانی خەڵک بۆیە بە شێوەیەکی گشتی دیاردەی احتیکارکردن قۆرخکاری دیاردەیەکە مرۆڤە چاوچنۆکەکان پەنای پێبن و بێگومان ئەمە جێکەوتەیەکی خراپی ئابووریشی ئەبێ لەو ڕۆوە هەتا قۆرخکاری زیاتر بێ بەهای کاڵا و شمەک و پێداویستیەکان بەرزتر ئەبێتەوە کە بەها و نرخیشیان بەرزتر بووە وەکو ڕۆیە و دیدگایەکی ئابووریانە بڵێن ئەو کاتە توانای کڕین یا توانای بەکاربردن کەمە بێتەوە کە توانای بەکاربردن کەم بوویەوە بە پێچەوانەوە کەساد و سستی لە بازاڕە دروستەکە و کە سستیش لە بازاڕە دروست بوو مانای وایە تەداول کەمە بێتەوە منتوج کەمە بێتەوە لە هەمان کاتیشە دیاردەی بەتاڵی و بێکاری و هەژاری زۆرتر و زیاترە بێت محتەکیر هیچێکە لە گوناحە گەورەکان هیچێکە لەو گوناحانەی کە زانەکان وەکو ئیبن حەجەر و کۆمەڵە لە زانەکان لە گوناحە گەورەکان باسییان کردووە احتیکار یەکێکە لە گوناحە گەورەکان شاردنەوە حەشاردانی شدەوەی کە زوڵم لە فەقیر وەژار کە چونکە دەوڵەمەندەکار چۆنە هەرێ کڕێ زوڵمە لە فەقیر وەژار لەو کاتاکە ئەم فەقیر وەژارە مەسەڵەن پارەیان نییە پارەیان کە ئەمام چن خواردنەکان لێ حەشار بن و خواردنەکە بشارنەوە لە کاتێکە کە گران بووە مەسەڵەن لە بازاڕە دەست ناکەوێت ئەنج ئەوانی دەستیان ناکەوێت بە گران پێیان بفرۆشنەوە بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە کۆمەڵە فەرمودەیە باسی کردو دەیان فەرمێ المحتكر خاطئ أفرمي محتكر أو كسيك شد حشارة إنسانك خاطئ لا إمام نووي فرمي بمعنى آثم عاصمة يعني كسيك عاصية آثم عاصية بابرين آثمة يعني ختابار عاصية عند أخويا أخيبوه وأروى على فرمودي بيغمبر صلى الله عليه وسلم إشارة كلا بويك من احتكر وكو يجلا أصحاب كان جرتوا فرمي بيغمبر صلى الله عليه وسلم فرمي من احتكر على المسلمين طعاما ضربه الله بالجذام والإفلاس هركسيك خواردن لخلقي حشار با نيل بهرزاني دستيان كوي جراني بخاطة بازاروا مشتمر بخاطة بازاروا
ڕاکەڕاکەی خەڵک بە دووار خواردنا و خاتە بازارەوە فەرمێ ئەم کەسە خوای گەورە دووچاری دوو شتێکە ئەلجوذام والئیفلاس گولی و مفلیس بوون گولی و مفلیس بوونە دوکان حتا زانەکانە فەرمونە بێ ئەبێ حاکم بە زۆر بێنێتە دەرەوە بە سعیدی ئەو ڕۆژە پێیان بفرۆشێ ولا فرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە فرمودەی ترا باس کراوە وەکو ابن عمر جرته فەرمی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی من احتكر طعاما 40 ليلة فقد برئ من الله وبرئ الله منه ئەفەرمێر کەسێک خواردنێک حەشار بە لەو کاتی گرانیە لەو کاتی ناڕەحەتیە گرانی بخاتە گرانی نییە گرانی خاتە بازارەوە چونکە محتەکیر ئەوەیە ئەو کەسەی شت حەشارە گرانی نییە لە ئەسڵا ئەم گرانیە خاتە بازارەوە خەڵقی ئەترسێنێ خەڵقی بەتایبەتی فەقیر وەژار ئەمە ئەو کەسەیەکە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ خواش لەو بەریە ئەویش لە خوا بەریە وأيما أهل عرصة أصبح فيهم مرء جائع فقد برئت منهم ذمة الله ئەفەرمێ هەر کەسێک هەر جەماعەتی خەڵقێکی وایان تیابێ ئەسبح فيهم امرئ کەسێکی وایان تیابێ کە ئەو شتە حەشار بە ئەوانە هەر هەمویان خەڵقێک برسی بکەن خەڵقێک تینوو بکەن خەڵقێک بترسێنن لە برسا پارەشی نەبێن جابی کڕێ فەرمێ ئەوە کەسێکن کە بەری بوون لە خوای گەورە خوای گەورە لە زیممەی خۆیدا ماڵی و نیلاقیان بە خوای گەورە نەماوە یەکەم لە ڕووی ئاینیەوە لە ڕووی تەوجیهاتی ئاینی و ئاگادارکردنەوەی دەسەڵاتدار و بازرگان و ئەو کەسانەی کە ئیمکاناتێکیان هەیە نابێت حەکریکەن لای خۆیان ینی حەکر حەبسە ینی هێشتنەوە و گلدانەوە هەروشەکە لەوە شو هاتووە لە وشەی حەبسەوە هاتووە لە حەکرەوە هاتووە حەکریانی حەبس لە ڕووی مەوعیزەی دینیەوە لە ڕێگەی وشیاریەوە لە ڕێگەی باسکردنی ئەوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ الجالب مرزوق والمحتكر ملعون ئەمە فرمودەیەکە کە سەنەدەکەی صحیحە ئەو کەسێک کە ئەو خۆراک و پێداویستیانی کۆمەلگا ئەهێنێت و ئامادە و فەراهەمیەکە بۆ خەڵکەوە خوای پەروەردگارە فەرمێ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ مەرزوقە یعنی ڕزق دراوە بەڵام ئەو کەسەی محتەکیرە یعنی ئەوەی کە هەیە ئەیشارێتەوە ئەو کاڵایی کە ئەیهێنێت هاوردەکان ئەشارێتەوە ئەوە مەلعونە یعنی بەر لعنەتی خوا و مەلائیکە و ئیماندارانەکەوێ کەواتە وشیاریەکە ضروریە دووهەم ئەبێ بە قانون ئەمە ڕێگری لێ بکرێ قانون غەرامە دابنێ لەسەر ئەو کەسانێک کە احتیکارەکەن و فرسەتیان پێ نەدرێ یان ئەگەر بزانرێ بازرگانێک کاڵاکانی گل ئەداتەوە احتیکاری تیاکە هەلی بازرگانی بۆ کەم بکرێتەوە ینی عقوبەتەن بۆ ئەوەی کە ئەو احتیکاری کردووە ئەبێ ئیجراعاتی قانونی لەگەڵا بکرێ بۆ ئەوەی ڕەدع بێ بۆ خەڵک و زەدریش بێ بۆ ئەو کۆمەڵگا من ئەتوانم بڵێم بە دوو شێوە لەو احتیکارە پاگەکرێتەوە ئێمە کە ئەهلی ئیمانین و مسلمانین ئەبێ ملزم بین پابند بین بە ئەخلاقیاتی ئیسلامی خۆمانەوە پابند بین بە ئەحکام و شەرعی خۆمانەوە کە لە حاڵێکا کە ئێمە ئیماندار لە مزگەوتەکانە بۆمان باسەکرێ مامۆستانیە لە ڕەمەزانە هاوار نەکاو لە خوتبەیە تکاوڕژا لە خەڵک نەکا بۆ خاتری خوا بازار لەسەر خەڵک گران مەکەن شت لەسەر خەڵک گران مەکەن ئێمە کە مسلمانین ئەبێ پێش هەموو شت خۆمان چاودێری خۆمان بین خۆمان چاودێری نفسی خۆمان بین خۆمان پۆلیسی نفسی خۆمان بین نەزانێڵین هەڵەت بکا و هەڵە بکە لەبەرەوە ئەبێ وەکو لایەنی شەرعیەکەی هەموو کەسێک مەسئولە لەوەیکەوە بە گوناهی بزانێت لە سەر ڕۆشنایی ئەو فەرمودانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئەفەرمێ لا يحتكر إلا خاطئ إلا گوناهبار نەبێ إلا کەسێکی تاوانبار نەبێ ئەم شتە ناکە کەواتە تاک بە تاکی ئێمە لەسەر خۆمان پێویستە بێ ئەوەی کەس جەبرمان لێ بکە بێ ئەوەی کەس زۆرمان لێ بکە بێ واز لەو سیفەتە پیسە بێنین واز لەو سیفەتە خراپە بێنین چونکە ئەمە قورسایی لەسەر خەڵک دروستەکە گران فرۆشی ئەهێنێتە بازارەوە و خەڵک پارەی پێ نییە یعنی وەزعێکی فەوزا و پشێوی لەناو بازار و لەناو کڕین و فرۆشتنا دروست ئەکە ئەوە مەسئولیەتی تاکی کەسە دووهەمیش لە ڕووی شەرعیشەوە ئیمان بۆی هەیە حاکمی وەخت بۆی هەیە کە ئەمر بکە بە جیهەی مقننە بە جیهەی عەفو تەنفیزی کە لە حکومەتا خۆی ئەبینێتەوە ئەمر بکە کە بە هەیئەی تەنفیزی بە حکومەت کەوە بگەڕێن لەو گەنجینانە لەو مەخزەنانەیە کێشکە ئەبن کیان بیستوە کە احتیکاری کردووە بێنە بەر دادگا شتەکانیشی لێسەن محاسەبەشی بکەن
واتە شتەکە دوو لایەنە هەم خەڵک بە عام بە گشتی وەکو دین و ئەخلاقیاتی خۆی واز لەو سیفەتە ناشرینە بێن ئێمە کۆمەڵگایەکین وتەعاونوا عەلە البر والتەقوا خوای گەورە فەرمێ ئێوە چاکە و لەسەر چاکە و تەقوا و چاکەخوازی یارمەتی یەکتری بن نەک لەسەر گرانفرۆشی و شت شاردنەوە ئیحتیکاری بازاڕ و خەڵک خستنە تەزیق و ناڕەحەتیەوە و پاشان ئەگەر بەوەش چارە نەکرا ئەو کاتە بێ سەرۆکی وڵات حاکمی وەخت ئەمر بکا بە جیهەی تەنفیزی بە حکومەت کەوا چارەسەری ئەو شتە بکا و عقوبەشی وەدانێ و محاسبەشی بکا شتەکانیش مسادرە بکرێ و بخرێتە بازاڕ و بە هەرزان هەڕاج بکرێ و کابرا زەرەرەکە یا زەرەر ناکا کەیفی خۆیەتی یەکەم گەڕانەوە بۆ لای پەروەردگار ئەو تاجیرانە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم یا معشر التجار ئەی ئەوانی کە تاجرن فرۆشیارن ئەی بازرگانەکان ئەو بازرگانەی الصادق الأمین کە ڕازگۆ بێت و ئەمین و واتە دەستپاک و دڵپاک بێت ئەفەرمێ لەگەڵ سدیقین و شوهەداءان لەگەڵ شەهید و ڕازگۆکانە حەشرەکرێن بەڵام بە دوو مەرج ئەبێ صادق بێ و ئەمین بێ و ئەو تاجیرەی کەوا احتیکارەکە و شت قەتیزەکە بۆ ئەوی لەسەر خەڵک ناڕەحەت بێ و بە گران بیفرۆشێ نە بە صادق ئەژمارەکرێ بە ڕازگۆ و نە بە ئەمین واتە نە بە خاوەن ئەمانەت ئەژمار دەکرێت یەکەم گەڕانەوە بۆ لای خوا و فەرمایشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم جێبەجێ بکرێ پاشان لە ڕووی ئینسانیەوە ئەو ئینسانە چی ئەکا لەسەر خەڵک ئاوا قورسی ئەکات ئەوەش کارێکە دژی مرۆڤایەتیە سێهەمیان ئەگەر ئەو ئینسانە بۆ خودی خۆی تەوبەی نەکرد و نەگەڕایەوە و هەستی بە ئینسانی بوونی خۆی نەکرد ئەوە دەبێت دەستگا بەرپرسەکان واتە سوڵتان حکوومەت دەوڵەت دەبێ عقوبەی باو و ئەوەی شاردراوەتەوە بە نرخێکی خێرێکی کەم کە کڕیوەتی یا بە نرخی بازار بە نرخی ڕۆژ بۆ حاکمی وڵات هەیە کە ئەو شتانە دەست بەسەرا بگرێ و ئاسایشی ئابووری ئەو تەکتیکانەی ئەو تاجرانی کە ئەوە بەو شێوازە چاوچنۆکن هەڵوەشێنێتەوە و دەست بەسەر کاڵەکانیان نابگرێ و بە نرخێکی گونجاوی هەرزان بیفرۆش بێگومان دەستبردن بۆ هەر خەتا و خراپە و تاوانێک لە کۆمەڵگەیە ئەرکێکی دەستە جەمعیە لەسەر مەبنا و بنەمای شعور بە مەسئولیەت ئەگەر ئێمە سەرنج بدەین ئابووری ئیسلامی بە شێوەیەکی گشتی جیا لە هەموو ئابووریەکانی دیکە هەمیشە مەبادی و بنەماکانی خۆی وابەستەی قیەمەکان کردووە بۆیە ئەکرێ بڵێین ئەخلاق و ئاکارە جوانەکان ڕۆڵێکی گەورەیان هەیە لەسەر نەهێشتنی یا لەسەر کەمکردنەوەی دیاردەی قۆڕخکاری بۆیە ئێمە بۆ هەر خەسڵەت و خویەکی خراپ ئەگەر بمانەوێت کەمیکەینەوە پێویستمان بە هوشیاری ئیسلامی هەیە پێویستمان بە هەستی هاوکاری و دڵسۆزی و خەمخۆری و بەتەنگەوبوونی یەکتری هەیە هەتا بازنەی چاکەکاری و دڵسۆزی و خەمخۆریمان زۆرتر و زیاتر بێ دیاردەی خراپەی قۆڕخکاری و احتیکار کەمترە بێتەوە ئەمە لە ڕوویەکەوە وەکو ئحساسێکی زاتی و شعور بە مەسئولیەتێکی تاکە کەسی لە ڕوویەکی دیکەیشەوە ئێمە پێویستمان بەوەیە کە دەوڵەت لە مەوقعی بەرپرسیارەتیا بێت بۆ ئەوەی کە بتوانێت لە بەرژەوەندی هێزی بەکاربەر و خەڵکی مستەهلک بتوانێت دەخاڵەتی لە بازاڕە هەبێ ئەمڕۆ ئەم وەهمەی کە ئێمە بە ناوی بازاڕی ئازادەوە بۆ خۆمانمان دروست کردووە و بە تایبەتی دەسەڵات کە بۆ خۆی مافیایەکی گەورەیە بەداخەوە نەهەر ئەوەی نەیتوانیوە هێزێکی مامناوەند دروستکە بۆ هاوسەنگی لە نێوان هێزی وەبەرهێن و هێزی بەکاربەرە بەڵکو خۆی بەشێکە لە ستەمی کۆمەلگاکە لە ڕاستیە دەسەڵاتی ئێمە بەداخەوە ئەمڕۆ لە هەرێمی کوردستانە بۆیە دەسەڵات ئەگەر شعور بە مەسئولیەت بکە پێویستە هەمیشە لە ڕێگەی دەرکردنی کۆمەڵە یاسا لە پەرلەمانی وڵاتەکەوە بە ناوی حیمایی مستەهلک واتە پاراستنی مافی هێزی بەکاربەر کە بێگومان ئەگەر ئەم مافە پارێزراو بوو ئەوە بازرگانی چاوچنۆک فرۆشیاری چاوچنۆک ناتوانێت یاری بە مەقەدەرات و بە قوتی خەڵک بک بە شێوەیەکی گشتی کەواتە ئێمە لەلایەک هوشیاری تاکە کەسیمان ئەوێ لەلایەکی دیکەش دەسەڵات بە پێی یاسا ئەبێت تەحەکوم بکە و هەروەها لێ پێچینەوە لە خەڵکی قۆڕخکار بکات بۆیە لە فقی ئیسلامی و لە مێژووی ئیسلامە ئەگە سەرنج بدەین لە هەر کات و سەردەمێکە دیاردەی قۆڕخکاری ڕوویدا بێ
جۆرێ لە ئیجراعات و لێپرسینەوە لەگەڵیان ناکراوە لەو زمینەیە کە بۆ نمونە دەست بەسەر کاڵا و شمەکەکانە گیراوە بە نرخی ڕۆژ فرۆشراوەتەوە یان ئەگەر کابرا خۆی بە گران فرۆشت بێتی هەموو ئەو زیادەیان لێوەرگرتوتەوە لە بەرژەوەندی خەڵکی هەژار و کەم دەرامەتی وڵاتەکە جارێکی دیکە بە ڕێگای خێر و سەدەقە دابشکاری بۆ کراوە. احتیکار یەکەمە بێ بە ئیمان چونکە چێ لە زانەکانە فەرمێ پێیان وتیان زانی سیحر بەرز بۆ تۆ چی بکەین فەرمووی بە تەقوا دایبەزێنەوە ئەگەر خەڵق چاک بێ خەڵک لەخوا بترسێ ئەوەی کە مسلمانە بە تایبەتی لە وڵاتی ئێمە وڵاتێکی غەربی ئەوروپی نییە بڵێ وڵا لەخوا ناترسن و خوا ناناسن ئەو خەڵقی لە بازار شت دەفرۆشێ لە سایە نەوەتی خواناسە مسلمانە لەخوا ترسێ ئەبێ بە ئیمان بە ئیمانەکەی بزانێت کە ئەگەر ئەو ئەمڕۆ فێڵی لەو فەقیرە کرد لێی معلوم بێ کە سبێنێ خوای گەورە سزایە لێ معلوم بێ خوای گەورە خۆی بێبەریەکە لێی لە عەبدایەتی خۆی دایە ماڵێنێ ومستحقی جەهەنەمە بێ وەزانەکانە فەرمونێکێکە بێ ئەو کەسێک کە احتیکارەکە دائما لە خەڵقی دوورە لە خوا دوورە خەڵق خۆشی ناوێ خوا خۆشی ناوێ لەسەر سنەتی پێغەمبەر نییە بۆیە بێ ئینسانە بزانێ احتیکارکردن زەرەر لە ئیمانەکەیە شت شاردنەوە شت حەشاردان زەرەر لە ئیمانەکەیە ئەو کەسێک کە شت حەشارە ئیمانی لاوازە ئیمانی کزە زوڵم لە فەقیر و هەژارەکە خەڵقی برسێگە بەتایبەتی لە ڕەمەزانە خراپترە لە ڕەمەزانە خەڵق ئەبێ خێرکە لە فەرمودەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ ونادى مناد فرمي ملائكتك هاورك يا باغي الخير أقبل ويا باغي الشر أقصر فرمي ملائكتك لأسمان وجارة لرمضان فرمي أي كسي تشاكا دكت يلا تشاكا زورك الرمضان فرياكو أي أو كسي خلافاتك الكرة دز بقروا عيبة جناح شرم لخوابك أبيل الرمضان الزور زور زياتر أو كسي كا بوتوزي قازانجي خوي قازانجێک کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ پێی تووشی گولیە بێ لە دنیا و دوا ڕۆژە پێی تووشی مفلیسبوونە بێ دائما برسیە دائما دڵی برسیە نەفسی برسی ئەگەر پارەشی هەبێ